لە 23 پێنجی ساڵی 1970دا ڕێکەوتنێکی دوولایەنە کرا لە نێوان تورکیا و عێراقدا. ڕێکەوتنەکە هۆکارەکەی زیاتر پەیوەندی بە بارودۆخی ناوخۆی عێراقیەوە هەبوو. عێراق لەو کاتەدا لە قۆناغی داخرانێکا بوو لە سنوورە وشکانەکانیە، هەروەها لە سنوورە ئاوەکانیشە کە شتێ نەوتەکانی لەژێر هەڕەشەی ئێرانەکانە بوون. بۆیە بە دوای دەرچەیەکدا ئەگەڕا کە بتوانێت نەوتی خۆی یا نەوتی خۆی بنێرێتە دەرەوە. ئالێرەدا تورکەکان ئەیانزانی کە عێراق پێویستێکی زۆری بە یارمەتیەکانی یا هاوکاریەکانی تورکیا هەیە لە کاتی جەنگدا، بۆیە داواکاریەکیان پێشکەش کرد بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنامێ ببەسترێت. ئەو ڕێکەوتنامێ لە بنەڕەتدا ڕێکەوتنامێکی دوولایەنە بوو، بە جۆرێک کە هەرێکیان خاکی دەوڵەتەکەی تر بەکار بهێنێت بۆ ئەوەی هێرش بکەنە سەر بزوتنەوە چەکدارەکانی کورد لەو کاتەیە. تورکەکان بەکاریان هێنا، ساڵی 1983 بەکاریان هێنا، ساڵی 1986 بەکاریان هێنا. بەڵام کاتی حکوومەتی عێراقی لە پرۆسی ئەنفالە لە ساڵی 1988 ویستی ئەو ڕێکەوتنامەیە بەکاربێنێت و ڕاوەدووی کوردەکان بنێ بۆ ئەو دیسنور، تورکیا ڕێگری لێ کرد. لێرەوە ئەتوانین بڵێن حکوومەتی عێراقی کاری بۆ ڕێکەوتنامەیە نەکرد لە دوای ساڵی 1988ەوە. بەڵام لە دوای ساڵی 1990 کاتێک کە هەرێمی کوردستان دروست بوو، ئەم ناوچەیە بۆشاییەکی تیا دروست بوو، بۆ چایەکی ئەمنی ئیداری سەربازی تیا دروست بوو. ئالێرەدا تورکەکان ئەم ڕێکەوتنامەیان زین و کردەوە لە کاتێکە عێراق هیچ کاتێک بۆ ڕێکەوتنامەی ڕازی نەبوو، چونکە ئەو ڕێکەوتنامەی بە هەڵوەشاوە دانابوو. بۆیە ئەمە بەڵام هێزی عێراقیەکان، توانای عێراقیەکان ئەوە نەبوو کە بتوانێت لەو کاتەیە بەر بە تورکەکان بگرێت. لەو کاتەیە تورکەکان توانیان ئەم ڕێکەوتنامەیە بەکاربێنن لە ساڵی 1990ەوە هەتا ئەم دەقێشی لەگەڵدا بێت. ئەم ڕێکەوتنامەیە کاریگەرێکی زۆر خراپی کردوتە سەر هەرێمی کوردستان لە ڕووی ئەوەی کە سەروەری هەرێمی کوردستانی بە تەواوەتی لاواز کردووە. وای لێ کردووە ئەم هەرێمەی خۆمان لە ژێر سایە و سێبەری ڕەحمەتی یەکەم سیاسیەکانی تورکا، دووهەم سەربازەکانی تورکا بێت. بۆیە ڕێکەوتنامەیەکی تا بڵێ خراپە، ڕێکەوتنامەیە کە تا بڵێ بە قازانجی نەک هەرێمی کوردستان، بەڵکو بە قازانجی حکوومەتی عێراقیش نییە. لە ئێستادا حکوومەتی عێراقیش چەند جار داوای کردووە کە ئەو هێرشانە ڕابگیرێت، بەڵام تا ئێستا لەبەر ئەوەی حکوومەتی عێراقی حکوومەتێکە ئەتوانین بڵێن سەروەریەکەی بە عەرەبی سیادە ناقسەی پێوترێت، سەروەریەکەی ناتەواوە، بۆیە نەیتوانیوە ڕێگە بگرێت لەو هێرشە سەربازیانە. حکوومەتی عێراقی بە فەرمی ڕای نەگەیاند، بەڵام کاتێکە حکوومەتی عێراقی داوای کرد ڕاوەدووی کوردەکان بنێت لە پرۆسی ئەنفالی ناوچەی بادیناندا، لەو کاتەیە داوای لە تورکیا کرد کە ڕێکەوتنامەکە بەکاربهێنێت، بەڵام تورکیا ڕێگەی نییە ئەو ڕێکەوتنامێ بەکاربهێنێت. لە هیچ دقەیەکی فەرمیان نییە بڵێ هەڵوەشاوەتەوە، بەڵام لە ساڵی 1988 تا ساڵی 1990 هیچ کارێک بۆ ڕێکەوتنامەیە نەکراوە. لەگەڵ حکوومەتی عێراقی لاواز بوو، لەو کاتەیە تورکیا ئەو ڕێکەوتنامەی ئیش پێ کرد، بەڵام هەرچ کاتێک حکوومەتی تورکیا هێرشی سەربازی کردبێت، جێگەی دەستخۆشی حکوومەتی عێراقی نەبووە. حکوومەتی عێراقی هەمیشە سەرکۆنەی ئەو هێرشە سەربازیانەی کردووە، بۆیە ئەتوانین بڵێن ئەو ڕێکەوتنامێ لەلایەن حکوومەتی عێراقی لەلایەن تورکیاوە یەکلایەنە بەکارهاتووە کە لە بنەڕەتدا ڕێکەوتنامێکی دوولایەنەیە. تورکیا ئەیەوێت بچێتە دەرەوەی سنووری خۆی. ئەمە نەک بۆ عێراق ڕاستە، بەڵکو بۆ سووریاش ڕاستە، بەڵکو بۆ قەبرسیش ڕاستە، بۆ سنوورە ئاوەکانیشی ڕاستە. چەند جارکیش ئەو هەڵویاوە لەگەڵ ئێرانە، بەڵام ئێران بەهۆی هێزی ئێرانی، هێزی دەوڵەتی ئێرانی و نەیتوانی ئەو کارە بکات. کێشەکە لەوەیە کە تورکیا لاوازی عێراق و سووریا و ئەو ناوچانە ئەقۆزێتەوە، لە هەمان کاتێژا لاوازی هەرێمی کوردستانیش ئەقۆزێتەوە کە هەرێمی کوردستان ناتوانێت بەرامبەر دەوڵەتێکی وا بوەستێتەوە. هەموو ئەمانە وای کردووە تورکیا دەستکراوە بێت. خاڵێکی تریش هەیە کە بەڕاستی بۆتە بەهانەیەک بەدەستی تورکەکانەوە، ئەوش ئەوەیە کە پارتی کرێکارانی کوردستان لە لیستی تیرۆلایە.
شەڕی دژە تیرۆر ئەو بەهانەیە بۆ تورکەکان ڕەخساندووە کە بە ئارزوی خۆیان شەڕی بێن سنووری هەرێمی کوردستان ببەزێنن. لە حاڵە کاتێکدا ئەگەر هەوڵەکان لە ئارادابێ بۆ ئەوەی کە ئەو سنوورە ئەو پارتە لە لیستی تیرۆرا بێتە دەرەوە، یەکێکە لە هۆکارە گرنگەکانی وەستاندنی ئەو ڕێکەوتنامێ وەستاندنی ئەو لەشکرکێشانە چونکە بەهانەیەک بەدەست تورکەکانەوە نامێنێتەوە. بۆیە ئەمە ئەتوانین بڵێن گرنگترین بربەستە ئەگەر بتوانرێت لە بەردەم تورکیادا بڕێت بۆ ئەوەی کە سنوورەکانی هەرێمی کوردستان نەبەزێنێت لەژێر فشاری ئەواندا. ئەم بەشێک ئابووری ئەم هێزانە لە دەرەوەی لەو دەوڵەتە دراوسەکانەوەیە، بەشێک لە هێزی سەربازی، هێزی هەواڵگری، هێزی مخابراتی، ئەمانە لە دەرەوە ڕوئەکاتە ئەم هێزانە. مانەوەی ئەم هێزانە بەو شێوەی کە ئێستا هەیە کە خاوەنی ئەو قورسایانن کە لە هەڵبژاردنەکانە وەمان دەرەکەوێت بەشێکی پەیوەندی هەیە بەو هێزە دەرەکیانەوە. بۆی ئەو هێزە دەرەکیانە کاتێک کە ئەمانە پشگیری ئەمانەکەن لە بەرامبەریشدا داواکاریان لێەکەن. ئەوە باجی ئەو پێگەی ئەو هێزانەیە لە هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان ئەیە باجی حیزبە سیاسیەکانە. ئەگەر ئەم حیزبە سیاسیانە لە دەرەوەی ئەو دەسەڵاتی ئەوان بێنە دەرەوە، ئەتوانم بڵێم زیانێکی زۆر یەکەم بەرەو حیزبانە ئەکەوێت، دووهەم بەر هەرێمی کوردستانی شەکەوێت. ئێمە بیرمان نەچێت هەرێمی کوردستان هەرێمێکی داخراوە لە ڕووی جوگرافیەوە. ئەو داخراوێ ئەوانیش تورکیا و ئێران و وڵاتانی تریش ئەو داخراوی هەرێمی کوردستانیان قۆستۆتەوە کە فشارەخەنە سەر ئەم هێزانە.